دەکەی ئەوەیە کە تۆ چاو لە کەسێک بکەی کە خوی باشی هەبێت کە هەندێک شتی باشی هەبێت بۆ منە کە ئینسانێک زیرەک بێت یاخود خوێکی جوانی هەبێت تۆ چاو لە ئەو بکەی بڵێ بەڵێ منیش ئەتوانم ئەوە بەدەست بهێنم و هەروەها بۆ لایەن خواخراپەکە ئەوەیە هەندێک ئافرەتی ئێمە زۆر چاولەکەریەکە یاخود هەندێک کولتوری وڵاتەکانی تر دەهێنە ناو وڵاتەکەی خۆمانەوە من وەکو کچێکی کورد حەزەکەم کولتوری وڵاتی خۆمان نیشانی وڵاتی خۆمان هەمیشە بەدەربێت هیچ وڵاتێکی تر نێتە وڵاتی خۆمانەوە. لە شەرق الأوسط بەعامەتەن زیاتر سەیری شتەکەین شتە خراپەکانی ئەوروپا دەکەین مەسەلەن سەیری ئەوروپا بکەین ئەوروپا هەموو شتە باشەکان وەردەگرن هەرچی ملەت شەرق الأوسط بە کورد و عارب و تورک و یعنی عامەتەن یعنی زیاتر چاو لە شتە خراپەکان دەکەین لەبەرچی ئەوروپا هەڵە بە پێشکەوتێ ئەوروپا بەچی بە پێشکەوت بە خوێندنەوە هەردەم شتەکان بە شێوەی باش سیر دەکەن وە شتە خراپیشیان تەبعاً هەیە بەڵام زیاتر ئەوان شتە باشەکان بەکاردێنین نەک شتە خراپەکە و ئینشاءالله ئەمەش هەوڵ بدەین لە کوردستان و بەعامەتە ناوگەنجان بەتایبەت جێی گەنجێکی زۆر مهمە لەگەر ناوقەومێک بەڕاستی ڕێژی گەنج کەم بوو ئەوە وا دەکات کە بەڕاستی پێشکەوتن کەم ببێت. بێگومان لاساییکردنەوە هەیە لە شتە خراپەکان و لە شتە باشەکانی لاساییکردنەوە لە شتە خراپەکان بە بڕای من کارێکی خراپە و پێویستە چاو لە خەڵک نەکرد لە شتە خراپەکاندا بەڵام لاساییکردن لە شتە باشەکاندا بە بڕای من شتێکی باشە و هیوادارین گەنجەکانمان لە شتە باشەکان چاو لە خەڵکی تر بکەن و بەردەوام لەسەر لاساییکردنەوەی کردارە باشەکان و دوورکردن لە کردارە خراپەکان.